ماوەی 5 ڕۆژە تەرمی مامۆستا ئاڤێستا کە لە سنووری بڵین لە دەڤەری بارزان خنکاوە نەدۆزراوەتەوە بەردەوام ڕۆژانە تیمەکانی بەرگری شارستانی و خەڵکێکی زۆری ناوچەکە خەڵکی خۆبەکش دێن لێرە بە دوای تەرمی مامۆستا ئاڤێستادا دەگەڕێن یەکێک لە دیمەنە سەرنجڕاکێشەکان کە لەم 5 ڕۆژەی ڕابردوو بینراوە ئەوەیە کە بڵێم هاوخەمی خەڵکی دەڤەری بارزانە لەگەڵ خانەوادەی مامۆستا ئاڤێستا یاخود بڵێن یارمەتیدان و هاوکاریکردنی ئەوانە کە ڕۆژانە هەم ژەمی بەیانیان ژەمی نیۆڕان ژەمی ئێواران لێرە خواردنێکی زۆر ئامادە ئەکرێت خواردنیان بۆ ئامادە ئەکەن بۆ ئەوەی لەگەڵیان بەشدار بن یاخود هاوخەمیان بن. کاک زاهیرم لەگەڵە کە سەرپەرشتی خواردن ئامادەکردنەکە ئەکا. کاک زاهیر سڵاوتان لێبێ ئەگەر بۆم باز بکەی بڵێم ئەمڕۆ بە نزیکەی خواردنی چەند کەستان ئامادە کردووە؟ خێربین سەرچاوە ئەوڕۆ تقریباً خواردنە 300 نەفەرمەیە حاضر کرده ئەو خێرخوازانەی هاینای هەر ڕۆژێ 3-4 نەفەرێک تێن دەبێن داوایەتکەن بەلێ مەدی خواردنی بوانەینن مەشی بۆ کردە بەرنامە مەی گوتی هەموو ڕۆژی وێکڕان نینن هەر ڕۆژێک 2 نەفەر بینن 3 نەفەر بینن دا بەرکی ئەوە بمینەوە ئیشەڵا دیبینینەوەش هەوڕۆ بەس مەگوت بەرکی بمینەوە ئەیبوون کردە بەرنامە هەموو ڕۆژێ 3-4 نەفەرێک لەسە بداواتێن ئەو دەبێ ئەس دینم ئەو دەبێ ئەس دینم ئەینی هەرچەندە مەشوەیت هاتکە فێرکردنێ لە شێخی خۆمەیت هاتکە فێرکردنی تو شێوەی و شێوەی بکەیت بۆ بڕیارتاندا کە بڵێن لێرە ڕۆژانە خواردن بۆ خانەوادە ئامادە بکەن بۆ ئەوان بۆ تیمەکانی وڵی ئەوانە پیچێک خواردن بۆ 200 نەفەرە پیچێک دیاب زەحمەت بیتن بۆ ئەوەکی بەس بۆ خەلکێکی چنیە ئەنی خەلکێکی چنیە و بێمەتە وڵی ینی خەلکی خۆ داوا کرده خەلکی خۆ داوا کرده بەس لێرەدا مەی وکی دیە بەرنامە کو مثلا هەموو ڕۆژێکی وێکڕانینن 2 نەفەرێک بینن کو بەرنامەک بیتن تشتێکی جوان دەینە میوانیت خۆ ئەنی ئەوەندە زۆرن ئەوانەی کە ئەیانەوێ خواردن ئامادە بکەن لێرە ئەنی نازان ڕۆژانە چەند کەس خواردن هێنێکردتانە بەسرە بۆەوەی ئەوە نەبێ خواردنێکی بە زیادەوە بە یاخود خەرەباڵ نەوێجا ئەگەر مەل خەلکی خۆ بگەڕین احتمالە 10 نەفەر 15 نەفەر خواردنە بیننەیرە بەس مەگوتن دەپشکیوەکی جوان بینین بۆ جماعەتی بدەینێک و خەسار نەویتن لێرە مادی بۆ مەسەلەم ئەو هەندە خواردنە لێرە خەسار بیتوێت بینم ماشەڵڵا هێ چەند لێرە چەندە زۆرەوە 3 عایلە هەوڕۆ عینای خودی خێرەوان بنویسێنن 3 عایلە یاین